گۆڕانکاریش لە زمانی دایرەکانە ڕوئەدا هیچ مەسەلەن پەیوەندیکی بەشتی شخصی بەشتێکی ناخۆشەوە نیە جگە لە یاسای چاکسازی نەبێ. ئێمە ئەمڕۆ سەردانی هەڵەبجەمان کرد بەڕێز کاک محەممەد فەتاح بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری پێشتری سلێمانی کە ئێستا لە دیوانی وەزارەتە هێنا بۆ هەڵەبجە بۆ بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە. ئاڵوگۆڕی ئێمە لە چوارچێوەی یاسای چاکسازیدایە و پەیوەندی بە ئەوەوە هەیە کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان دەیەوێت پێشەنگ بێت لە جێبەجێکردنی یاسای چاکسازی حکوومەتی هەرێم کابینەی نۆیەمدا. خۆتان دەزانن پێشتر هەنگاوی یەکەم پێداچوونەوەی دۆسیەی فەرمانبەرانی سەر بە بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بووە. ئێستاش کاری تێدا دەکرێت. هەنگاوی دووەم ئەو بڕگەیەیە کە ئەو بەڕێوەبەر و بەرپرسی فەرمانگانەی کە لە یاساکەدا هاتووە دەبێت خزمەتیان تەواو بێت تا ئەو پلانەی بۆیان دیاری کراوە وەری بگرن و هەر کەسێک خزمەتی تەواوی نوقسانی هەبوو لە یاساکە دیاری کراوە جێبەجێ دەکرێت. ئێمە لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە هەنگاوی یەکەم ئەو یاسایەمان جێبەجێ کرد، یاسای ژمارە 12 چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان